ڕۆژێکی گەرمای وەرزی هاوینە و دیمەنی هاتنی هاوڵاتیانە بۆ سەر ڕووباری سیروان. پشتیوان ڕەشید و چەند هاوڕێیەکی لەگەڵ هاتنی وەرزی گەرما هەموو ساڵێک بە ماتۆر جێسکی لە کەلارەوە تاوەکو نزیک ناحەی باوەنور بە درێژایی ئاوی ڕووبارەکە بەڕێ دەکەون لەلایەک بۆ چێژبینین و نمایشی سەر ئاو لەلایەکتری شەوە بۆ خۆفێنەکردنەوە. ئەماتنە سەر ڕووباری سیروانی کەلار لە باوەنورەوە بۆ خوارەوە دێن تا کەلار دەچین کە شەواکەی کەلار گەرمە بە حکومە کە تێن چێژێک هەم لە جەسکەکانمان نەبین و دواتریش فێنکەروەیەکە بۆ خۆمان و دڵی برێن ئەم جەماعەتی کەلار و دەربەنی خان و باوەنور هەموو لەسەر زێ سیروانە پێڵێن ئێمە هاتووین بۆ خۆمانێرە هەم چێشێک بۆ خۆمان هەم بۆ ئەم هەوڵەتە بەڕێزانش دانێ بەداخەوانێ جێگەمانەیە کەنکە بۆمانێ ئێمە نابێ مەسافێکمان داناوە بۆ خۆم و هاوڕێکانم کە ئێمە لەو مەدەی ناتوانین بڕۆین بە حکومێ و ئەم جێسکیانە ئێمە کە بەردەخوا ئیش ناکە دوات خەڵکانێک تێن لێرە بۆ فێنکەرەوە وەکو مەلیتیاکەن یان دانیشن لێرە بەڵام منداڵیان پێ بەڵام جێگایەکی تیان نییە مەرجی سەلامەتی لێران نییە تەمەناکەم گرنگی زیاتری پێ بدرێت تاکو بتوانین ئێمەش خەڵکانێکی زیاتر ڕوو لێرە بکەن و خەڵکانێک لەزەتی لێبێنەوە سوودی قازانجیشی بۆ هەمان هەم. هاوڵاتیان دەیانەوێت لە گەرمای تاقەت پڕووکێن لە ئاوی ڕووبارەکە خۆیان فێنک بکەنەوە لەگەڵەوەشدا داوای تیمی فریاگوزاری دەکەن لەم شوێنانە جێگیر بکرێن. ژۆک و بەڕێبەتی بەرگری شارستانی گەرمیان هەموو ساڵی ئامۆژگاری و ڕێنمایی بەرگری شارستانی بڵاوەکەینەوە لە ڕێگەی کەناڵەکانی تەلەڤیزیۆن و پەیج و فەیسبووکەوە ئەیدێنێ گوێ هاوڵاتیانە بۆ ئەوەی نەچنە سەر ئەو شوێنانەی کەوا مەترسی خنکانی هەیە تاعانیەکێ لە هۆکارەکانی خنکان ئەوەی هاوڵاتیان مەلێ نازانن ئەچنە سەر ڕووباری سیروان و کارەساتی دڵتەزێن تیا ڕووەدا. ئەگەرچی هاوڵاتیان بۆ خۆفێنەکردنەوەیان لە ئاوی ڕووباری سیروان بە دەرفەتێکە زانن بۆ ڕزگاربوونیان لە بەرزی پلەکانی گەرما لەگەڵ ئەوەشدا لە بەردەم مەترسی گیان لە دەستدان و خنکانن لە ئاوی ڕووبارەکە. زۆر جاریش لە وەرزی هاویندا بەرگری شارستانی گەرمیان ئەم هۆشدارەی بە هاوڵاتیان داوە کە ڕوو لە ئاوی ڕووباری سیروان دەکەن ئاگایان لە مەترسیەکانی ڕووبارەکە بێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیا.